باینتان باش من سێم قسەکەری ئەم مەراسیمە و سەرۆکداوای لێکردم بە کورتی قسە بکەم. من زۆر خۆشحاڵم بە کورتی قسە بکەم. زۆر بەڕێز جەنابی سەرۆک، بەڕێز جێگری سەرۆک، وەزیرە بەڕێزەکان، هاوڕێیان، فەرماندەکان، دیبلۆماتکاران، من شەرەفمەندم کە لێرەم لەم ئاهەنگە پیرۆزە کە یەکگرتنەوەی دوو هێزی پیادەی وەزارەتی پێشمەرگە بەڕێز سیتەی و زەیتار هەردووکیان کە ئەبنە سەرۆکی ئەم دوو یاخود بەرپرس و کەسی یەکەمی ئەم دوو فرقەیە پیرۆزباییتان لێ دەکەم. ئێوە ستافێکی تەرخان کراون، خۆتان تەرخان کردو لە وەزارەتی پێشمەرگەوە. وەزارەتی پێشمەرگە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەکو هاوپەیمانان شانازی دەکەین بۆ پاڵپشتیکردن لە بەدەستهێنانی ئەم دەستکەوتە و ئێمە بەردەوام دەبین لە پاڵپشتیکردن بۆ لە ناوبردنی داعش و ئەو ڕەشانەی کە لە ناوچەکە هەن. وامان لێ دەکات کە بڵێن ئەمانە زۆر زۆر گرنگن و پێکێنانیان گرنگە ئەو دەستکەوتەی کە هەمانە ئەمە پابندی هەردوو لایەنەمان دەسەلمێنێ و هەبوونی هێزێکی پرۆفشناڵ و پیشەیی لە وەزارەتی پێشمەرگە. ئێمە بەردەوام دەبین لە هەمام هەنگیەکان و بۆ پاراستنی ئاسایشی هەرێمی کوردستان و هەموو عێراق و سوپاستان دەکەم.